سڵاو دکتۆرە، سوپاس بە ئامادەبوونتان. سڵاو لە تۆش بەڕێز. گرەی ڕەحم چییە؟ دەستخۆش بۆ پرسیارەکە و گرەی ڕەحم یەکێکە لە نەخۆشیە باوەکان کە لە زۆربەی خانمانە دروست دەبێت و نەخۆشیەکی مەترسیدار نییە، ئەتوانم بڵم نەخۆشیەکی سەلامەتە. لە 400 کەیسێکی توانای گۆڕینی خۆی هەیە بۆ شێرپەنجە. ئەم گرەیە لە زۆربەی خانمانە ئەتوانین بڵێن زۆربەی خانمان کاگەنە تەمەنی 50 ساڵی لە سای 80 تووشی گرەی مناڵان نەبن. گرەی مناڵان گرەیەکە لە ماسوولکەکانی دواری ڕەحمەوە دەرەچێت. هۆکارەکانی چین؟ بەڵێ، خۆی گرەی ڕەحم هۆکارەکانی بڵێ بزەبت هۆکارێکی دیاریکراوی هەیە کابێتە هۆی دروستبوونی گرەی ڕەحم نەکرد، بەڵام چەند فاکتەرێکمان هەیە کابێتە هۆی زیاتر چانسیەوە هەیە کە تووشی گرەی ڕەحم بی و چەند فاکتەرێکیشمان هەیە کابێتە هۆی کەمکردنەوەی مەترسیەکان بۆ توشبوونی ڕەحم. بۆ نمونە ئەگەر تاوکو تەمەن زیاتر بێت چانسی توشبوون بە گرەی ڕەحم زیاد دەکات. ئەو کەسانێک کە لە تەمەنێکی مناڵیە باڵق ئەبن واتە لە 14 ساڵیەوە چانسی توشبوونیان بە گرەی ڕەحم زیاتر دەکات. ئەو کەسانەی کە مناڵیان نەبووە لە ژیانیانە توانای چانسی دروستبوونیان بە گرەی ڕەحم زیاتر دەکات. هەروەها لەگەڵ وتمان زۆربوونی تەمەن، لەگەڵ زوو باڵغبوونی ئەو کەسە، لەگەڵ نەبوونی مناڵ ئەو کەسانە، هەروەها قەڵەویش هۆکارێکی ترە کابێتە هۆی زیادبوونی چانسی دروستبوون بە گرەی ڕەحم. لە هەمان کاتا چەند فاکتەرێکمان هەیە کە چانسی دروستبوونی گرەی ڕەحم کەمەکەنەوە، تا ڕستق فاکتەرانەی کە کەمێکەنەوە زۆربوونی مناڵ تا ئەو ئافرەتە مناڵی زۆرتر بوو بێ لە ژیانیا چانسی توشبوون بە گرەی ڕەحمی کەمترە بێت. و ئەو کەسانێک کە لە تەمەنێکی درەنگە باڵق ئەبن لە سەر و 16 ساڵەوە هەروەها چانسی توشبوونیان بە گرەی ڕەحم کەمترە و ئەوانەی کە بەکارهێنانی حەپیمەن بەکارهێنن چانسی توشبوونیان بە گرەی ڕەحم کەمترە بێتەوە. نیشانەکانی گرەی ڕەحم چییە؟ دەستخۆش، گرەی ڕەحم چەند نیشانەیەکمان بۆ دروست دەکات. لەوانەیە زۆربەی زۆریان هیچ نیشانەیەکیان نەبێ. سوتفە لە کاتێکە ئەمە سۆنەرە نێرین بۆ شتێکی تر دەرەکەوێت کاو کەسە گرەی ڕەحمیە، واتە لە زۆربەی کاتا گرەی ڕەحممان بەبێ هیچ نیشانەیەکە. هەرە نیشانەی سەرەکی کەوا لە خانمانەکە کە سەردانی دکتۆر بکەن تێکچوونی سوڕی ماڭانەیە کە زۆربەی کات سوڕی ماڭانەکانیان هەم خوێنەکەیان زیاترە بێ و ئازارەکەشیان زیاترە بێت. نیشانەیەکی تر بەهۆی گەورەبوونی گرێکەوە لەسەر حەوز زەخت دروستەکە. ئەمە چیەکە؟ نیشانە دروستەکە لە شێوازی میزکردنە، یا تووشی میزە چرکەیەکە، یا ناتوانێت بە ئاسانی میز بکە، یا میزی بۆ ئەگەڕێتەوە، یاخود ناتوانێت میز ڕاگرێت بە شێوەیەکی ئاسایی. لەسەر خۆڵەکانی بە هەمان شێوە احتیمالە مەشاکلی بۆ دروستکە لەسەر خۆڵەکانی و لەسەر پیساییکردن. و نیشانەیەکی تر ئەم گرێ لەوانەیە زەخت خاتە سەر پشتی ئەو خانمە بێتە هۆی پشتی ئەشە، بێتە هۆی ئازار لە کاتی جوودبوونە، بێتە هۆی ئازاری سوڕی ماڭانە، یا گەورەبوونی سکی کە گرێکە زۆر گەورە بێ هەستەکە سکی گەورە بۆ هەناسەتونی بۆ دروستەکە. ئەمانە کۆمەڵێکن لەو نیشانانەی کە گرەی مناڵان دروستیەکان لە خانمانە. چارەسەرەکانی کامانن؟ بەڵێ، چارەسەرەکانی جیاوازە بە پێی جۆری گرێکە، واتە قەبارەی گرێکە، بەهۆی بە پێی ژمارەی گرێکان، بە پێی ئەو شوێنەی کە لێوەی دەرچووە و بە پێی نیشانەکانی ئەو کەسە و هەروەها بە پێی ئەو کەسە تەمەنی زۆرە یا کەمە، و ئەو کەسە ئەوێ لە بۆ دوای ئەو گریانە مناڵی ببێیانە، ئەو کەسە ئەوێ ڕەحمی بپارێزێ واتە بمێنێ یان نەمێنێت. ئێمە گرێکان کە دروستە بێت لە چەند شوێنێکا دروستە بێت، بۆ نمونە لە ناوپۆشی مناڵان هەمانە، سەبنی و کەزی پێوتێ، لە ناو دیواری مناڵان هەمانە و لە دەرەوەی مناڵان هەمانە. هەر یەکە لەمانە نیشانەی جای خۆی هەیە. ئەگەر هاتوو کەسەکە هیچ نیشانەیەکی نەبوو واتە بەبێ نیشانە بۆ پێم وتن لەوانەیە خۆی بەستفە لە کاتی سۆنەرکردنێکا دەرکەوێت، لەم کاتا پێویست بە هیچ چارەسەرێک ناکە، تەنها مراقەبەیە، فۆڵۆ ئەپە هەموو 6 مانگ جارێ سۆنەرێکەکە بۆی بزانین چەند گەورە ئەبێ، هیچ ئەلاماتێکی بۆ دروست ئەبێ یان نا. ئەمە یەکێ لە چارەسەرەکانی. ئەگەر هاتوو کەسەکە موشکیلەی زۆری خوێنی هەبوو واتە نەزیفی کاتی دەورەی سوڕی ماڭانەکانی هەبوو، ئەبێت چەند دەرمانی وەرگێ بۆ ئەوەی خوێنی دەورەکانی کەم بێتەوە، وەکو هۆرمۆنی حەپیمەنە وەکە بۆ ڕێگریکردن لە دووگیانبوون بەکارهێنرێ، و یاخود دانانی پرۆجسترۆن بە شێوەی بەستنی هۆرمۆنی پێ ئەوتێ مەرینە، ئەمش بە ڕێژەیەکی زۆر بەرچاو خوێنی سوڕی ماڭانە کەمەکاتەوە، بەڵام لە هەمان کاتە چانسی زووکەوتنی بەستنەکەی هەیە بەهۆی گرێکەوە لە ناو دیواری ڕەحمە، خاستە نەگەر لە ناو ناوپۆشی مناڵان نابێت.
و یاخود بەکارهێنانی هۆرمۆنی تر کە سوڕی ماگانەکەی ئەوەستێنێ وەکو دەرزی زۆلادێکس کە ماگانە لە ژێر پێستی ورگە ئەگرێ و هەروە چەند دەرمانێک ترمان هەیە کە تەنها لە کاتی سوڕی ماگانەکانە بەکارێ وەکو حەپی ترانزەمینیک ئەسید یا کەپسولی پۆنستان کە ئەمانە جۆرێکن و جۆرانەی کە بە ڕێژەیەکی بەرچاو خوێنی سوڕی ماگانە کەمەکەنەوە ئەمە وەکو بە شێوەیەکی میدیکەڵواتە دەرمان کە بەکاری بێنی جۆرێکی کە لە چارەسەرمان هەیە کە بە شێوەی نەشتەرگەریە لە چ کاتێک ئەمە پەنابێنە بەر نەشتەرگەری ئەگەر هاتوو گرێکانی زۆر گەورە بوو ئەگەر هاتوو بە پێی شوێنەکەی وەکوتمان زۆر نیشانەی بۆ دروستکردو نیشانەکانی بە چارەسەری دەرمان چارەسەر نەبوو و یاخود کەسەکە زۆر تووشی لە بارچوونی لە سەرێک بوو بۆ هۆی گرێکانی ڕەحمەوە یان نەزۆکیەکی هەبوو بۆ هۆی گرێکانی ڕەحمیەوە ئەمە لەم کاتا پەنابێنە بەر چارەسەر بە شێوازی نەشتەرگەری شێوازی نەشتەرگەریەکانیش بە چەند جۆرێک هەمانە یا ئەوەتە بەس گرێکە لا ئەبین یاخود ڕەحمیشی پێوە لا ئەبین ئەمە لە چ کاتێکا بەس گرێکە لا ئەبین ئەگەر ئەو کەسە تەمەنی کەم بێت و حەزکا دووە بە دوای ئەوەیە مناڵی تری ببێ و لە هەمان کاتا بێوێ ڕەحمی بمێنێتەوە ئێمە بەس تەنها گرێکانی بۆ لا ئەبین گرێکانیش ئەتوانیا بە شێوەی نازور یا بە شێوەی کردنەوەی سکی ئەو کەسە ئەبێت و نەشتەرگەریکی تریش کە ئەکرێ لابردنی مناڵانە بە تەواوەتی بە گرێکانەوە ئەمە چارەسەرێکی یەکجاریە نەخۆشەکە بە تەواوەتی فری ئەبێ لە نەخۆشیەکە چانسی دووارە بوونەوەی دروست نابێت کە تۆ مناڵانیشت پێوە لابردووە ئەمە لە کاتێکە ئەگەر تەمەنی ئەو کەسە زۆر بێت و یاخود ئەگەر هاتوو کەسەکە ئیتر پێویستی بەوە نەبێت مناڵی تری ببێ واتە کۆمپلیتی فامیلەکەی خۆی کردبێت و یاخود هەر خۆی نای ئەوێ لە نەخۆشیەکە بە تەواوەتی نەجاتی ببێ و ڕەحمەکەی پێوە لا ئابات ئەمە چارەسەری وەکو نەشتەرگەریەکان چەند چاسەرێکی ترمانەیە کە بە شێوەی ئەشیعە یا بە شێوەی ئیمبۆلایزیشنی بۆڕی خوێنەکانی مناڵانە ئەوە لێرە ناکرێ بەداخەوە جارێ چۆن گرەی ڕەحم دەستنیشان دەکرێت؟ بەڵێ پرسیارێکی جوانە تەوان گرەی ڕەحم دەستنیشانکردنی زۆربەی کات باشترین شت کە ئێمە بتوانین گرەی ڕەحمی پێ دەستنیشانکەین سۆنەرە واتە کردنی سۆنەر ئێمە هەموو جۆری گرێکانمان بۆ دەرەخا هەم لە ناوپۆشی مناڵان بێ هەم لە دیواری ڕەحم بێ هەم لە دەرەوە بێ ئەمە باشترین شتە توانین بڵم لە سانەوە بۆنەوەنەوە بۆمان دەرەخا کام کەسە گرەی هەیە بەڵام ئێمە لە کاتێکا پێویستمان پێێتی کە تیشکی ڕەنین واتە تیشکی موگناتیسی بۆ کەسە بگرین ڕەنین واتە تیشکی موگناتێکا پێویستی ئێمە تیشکی موگناتیسی بۆ بگرین لە کاتێک ئەگەر ئەو کەسە تەمەنی زۆر بێ لەسەر و 45 ساڵەوە بێت ئەگەر هاتوو گرێکەی لە پڕ زۆر زیادی کردبوو ئەگەر ترسی ئەومان هەبێت کە گۆڕابێ بۆ خانەی شێرپەنجەی و یاخود لە نەزیف لە ناو گرێکایە دروست بوو بێت و یاخود گرێکە لە دەرەوەی ڕەحم دروست بوو بێ لە شوێنێکی ترەوە هاتبێ نەک لە ڕەحمەوە هاتبێ لەم کاتانە پێویستەکە تیشکی موگناتیسی بۆ ئەو کەسانە بگیرێت. سوپاس دکتۆرە دەستخۆشی بۆ بەڕێستان. منیش زۆر سپاس بۆ ئێوەش دەستی ئێوەش خۆش.